هیچ زید و بۆچوون و بیر و باوەڕێک نییە شوێن کەوتەکانی خۆی لە پێناویە بەخت نەکەن و بمێنێتەوە. ئەو فکرەی لەگەڵ سروشت و حەزی پارسەنگی مرۆڤی سەرڕاستایەکان گیرە بێتەوە و دەچێتە پلانی کارکردنەکانی پێوەی پابەندە بنەوە ئیکەنە سیما و مەرجی ژیانی ڕۆژانەی خۆیان و سامان و گیانی خۆیانی لە پێناوە بەختەکەن حتمما هەر زیندووە مێنێت و لایەنگری تر پیاکە مادام لەسەر ئەو بنەما فەلسەفی و کۆمەڵکاری و بزاوە گۆڕانکاری خۆی بمێنێتەوە. ئەمما ئەگەر لە بەرچاوی خەڵکی بە تایبەتی شوێن کەوتەکانی شتێکی لەو سێ ڕوکنەی دید و کۆمەڵکاری و بزاوی گۆڕی حتمما بیر و باوەڕەکە کاڵە بێتەوە و خەڵکەکەش وا لێکا بۆ بەدیلی تر بگەڕێن. ئەم شەهیدە سەربەرزانەی ئێمەش لە پێناوی ئەو ئیسلامەدا گیانیان دەخت کرد تا بە ڕۆحی خۆیان شاهدی لەسەر شیاوی بەرنامەی ئیسلام بدەن و بەو خەڵکە بسەلمێنن کە ئیسلام تەنها ئیسلام مای ئاسوودەی و بەختەوەریە. بێدینی یان سۆشیالیستی و لیبرالیان کوردایەکی جاهیلی ڕۆژە لە ڕۆژان ئیسلام بە عیزەتەوە ناهێنێتە پێش. یادی شەهیدانی ئیسلام ئەمەمانێنێتەوە دیاد بۆیە زیاتر لە لامانی ڕۆشنە کاتێ مەژادیەکەین.